الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس همومان هەست بە گەرمایەکی بەتین و بەهێز دەکەین. ئەم گەرمای هاوینە بەهێزەش معلومی جەنابتانە و ئاشکرا و نمایانە کە بەهۆی تیشکی بەهێز و گەرمیەکەی خۆرەوەیە. ئێمەی موسڵمان ئەلحەمدولیلا ئەم دینی ئیسلامی پاکی جوانە لە هەموو شتێکا فێری کردوین، لە جیاتی بێزاری دەربڕین بەرامبەر بەو شتانەی کە پێی ناڕەحەتین، هەوڵ دەدەین وانەی ژیانی لێ فێر بین. ئەم گەرمای هاوینە ئەو خۆرێکەوە بەسەرمانەوە لەم کاتی نیوەڕۆ و ڕۆژی هەینیەدا ئاوا گەرمامانە، ئەو خۆرە بە پێز و بەهێزە وانەی گرنگمان بۆ ژیان فێر دەکا. بڕواتان هەبێ خۆر هەموو ڕۆژێک کۆمەڵێک ئامۆژگاری جوانمان دەکات. لەم وتارەدا لەگەڵ جەنابتاندا بەویست و ڕەحمەتی خوای پەروەردگار باسی ئەوە دەکەین خۆر ئامۆژگاریمان دەکا، چەند وانەیەک لە خۆرە وەردەگرین. وانەی یەکەم هەڵاتن و ئاوابوونی خۆر ڕێک وەکو تەمەنی مرۆڤ وایە. سبحان الله، هەموو ڕۆژێ خوای پەروەردگار لە ڕێگەی هەڵاتن و ئاوابوونی خۆرەوە پێمان دەڵێ ئەی مرۆڤ، تەمەنی تۆ ڕێک ئاوایە، بە ئاگا وەرەوە، ئاگاد لە تەمەنەکەت بێ کە سەرمایی ژیانەکەتە. بەڕێزان، سەرنج بدەن خۆر سەرەتا بە زەردەی خۆر هەڵاتن دەست پێ دەکا. زۆر دیمەنێکی ناوازە و گەلێک جوانە سەرەتای زەردەی خۆر هەڵاتن. دوای ئەوە ماوەیەک بەرز دەبێتەوە، ئەڵەن کاتی چەشتەنگاوە. دواتر وردە وردە دەڕوا و دەگاتە ناوەڕاستی ئاسمان. لەو کاتەدا خۆر ئەو پەڕی تین و تاوی خۆی هەیە، بەڵام لە ناوەڕاستی ئاسمانیش نامێنێتەوە. ئێستا دوای سعاتێکی تر لە ئەم وتاری هەینیە سەیر کە بچوویتە دەرەوەی مزگەوت، تەماشا دەکەی وردە وردە خۆر لار بووەوە. لار دەبێتەوە وەختی ئەزانی دەگاتە کاتی عەسر. لە کاتی عەسرا ئیتر بەرەو خۆر ئاوابوون دەڕوا. سەرنجام بە سوورایی خۆر ئاوابوون ئەو ڕۆژە کۆتایی پێدێ. ڕێک تەمەنی هەر یەکێک لە ئێمەی مرۆڤ لە هەموو مرۆڤەکان وەکو ئەو خۆر هەڵاتن و خۆر ئاوابوونە وایە. خەندەی منداڵی وەکو زەردەی خۆر هەڵاتن وایە. چۆن هەموو شتێک حتا تەنانەت زیندەوەرەکان، باڵندەکان، خوشۆکەکان بە زەردەی خۆر هەڵات خۆشحاڵن. مرۆڤەکان، شاعیرەکان، ئەدیبەکان، وێژەرەکان تەماشا دەکەی سەرنجی زەردەی خۆر هەڵاتیان داوە، شعریان لەبارەوە نووسیوە. هەمومان پێمان شتێکی زۆر جوانە. ڕێک وەکو سەرەتای لەدایکبوونی مناڵ و زەردەخەنەی دەمی مناڵ وایە. چاو لێ مناڵ چەند جوانە، ئەو کاتانەی کە تازە زەردەخەنە دەکا و پێدەکەنێ بۆ دایە و باب و دەوروبەر، هەمومان چەندمان خۆش دەوێت. ڕێک وەکو زەردەخەنەی خۆر هەڵات وایە. کاتی چەشتەنگا وەکو کاتی مێر منداڵی وایە. گەورە دەبێ، وردە وردە تەواو خەریکە پێدەگا، پێدەوترێت تەمەری مێر منداڵی. گەنجی ئەو کاتەیە کە وەکو ئێستا خۆر لە ناوەڕاستی ئاسماندایە، ئەو پەڕی کاتی تین و بەهێزیەتی، تین و توانایەتی. گەنجیش ئاوایە وەکو ئەو خۆرەی ئێستا لە کاتی نیوەڕۆدا سەردەمی تین و تاوی بەهێزیەتی. دواتر مرۆڤ لە تەمەنی گەنجەتیدا وردە وردە لار دەبێتەوە. هەز دەکات چاوەکانی پێویستیان بە چاویلکەیە لە کاتی خوێندنەوەدا. دوای چەند ساڵێک بە چاویلکە نەبێ، شۆفێریت پێ ناکرێ. هەز دەکەی ئەو تین و توانایی جارانت وردە وردە لاواز دەبێ. ئەژنۆکانت هەست بە ئازار دەکەن. جاران پێ سیر بوو کەسێکی بە تەمەن گۆچانی پێبوو، کەچی خەریکە خۆت دارعەسا و گۆچانەکە بەدەستەوە دەگری. پێت سیر بوو کە دایکت، باوکت، نەنەت، باپیرەت هەڵدەستان ئۆفێکیان دەکرد، خەریکە خۆشت واد لێدێ، لار دەبیەوە. جام لاربوونەوەی وەکو ئەوی خۆر وایە، لە شوێنێکیشان ناوەستێت، جار بۆ جار لار دەبێتەوە تا دەگاتە کاتی عەسر. کاتی عەسر کاتی بەساڵاچوونی مرۆڤە. کاتی عەسرە کە پێت دەڵێ ئەی مرۆڤ خۆت کۆکەوە، چونکە لە دوای عەسرەوە زەمەن زۆر زوو تێدەپەڕێت. وەختێ دەزانی ئەوە خۆر ئاوا بوو.
خۆر بەڕووی سوورەوە کاری خۆی جێبەجێ کرد و ئاوا بوو. مردنەکەمان خۆر ئاوابوونەکەمانە. هەر یەکێک لە ئێمە ڕۆژێک خۆری تەمەنی ئاوا دەبێ، دیار نامێنێ و تاریکی بەسەر لاپەڕەکانی ژیانی دێ و هەموو شتەکان دەپێچرێنەوە. کەواتە هەموو ڕۆژێک ئەم خۆرە ئامۆژگاریمان دەکا و پێمان دەڵێ هەڵاتنی من و چوونە ئاسمان و لاربوونەوە خۆر ئاوابوونم ئەی ئینسان ڕێک تەمەنەکەی تۆیە، ئەوە تەمەنی تۆیە. بۆیە ئێوەی مرۆڤیش ئاگاتان لە تەمەنەکەتان بێ، با منداڵان زەردەخەنەیان لەسەر لێو بێ، با منداڵەکانت نازیان هەبێ ئەزیزم. ئەی دایک و باوک بێڵە تەمەنی مناڵی باتخوا زەردەخەنە لەسەر لێویان نەتۆرێ. ئەی وڵات، ئەی کار بەدەستانی وڵات و میلەت بپارێزن لە شەڕ، لە جەنگ، لە ئاگر، با منداڵان دەنگی تەقوتۆق و ساروخ و بارود پەنا بەخوای پەروەردگار زەردەخەنە لەسەر لێوەکانیان نەتۆرێنێ. با منداڵان برسی نەبن، با باوکان بێموچە نەبن. خۆر پێمان دەڵێ ئاگاد لە تەمەنی مێر منداڵی دەبێ. کاتی چەشتەنگا و زۆر گرنگە. ئەگەر ئەو ڕۆژە ڕۆژێکی گەرمای بەتیم بێت لە چەشتەنگاوەوە دەست پێ دەکا. تەمەنی مێر منداڵیش ئاوا گرنگە. بڕواتان هەبێ هەموو ئەخلاقەکانی مرۆڤ لە تەمەنی مێر منداڵیەوە دەست پێ دەکا. ئینسانێکی تۆڕە و شەڕانی بێ، ئینسانێکی بەتەحەمل بێ، ئینسانێکی بەخشندە بێ، ئینسانێکی لێبوردە بێ، ئینسانێکی شەیدای زانست بێ، هەمووی لە تەمەنی مێر منداڵیەوە دەست پێ دەکا. لێت دەبێتە بناغەیەکی بەهێز وەکو هەڵکۆڵینی سەر بەردوایە ناسڕێتەوە هەتا مردن لەگەڵ تایە. بۆیە تەمەنی مێر منداڵیمان ئاگا لێ بێ وەکو کاتی چەشتەنگا وایە. کاتی چەشتەنگا و زۆر گرنگە لە ئیسلامدا. خوای پەروەردگار دەفەرمێ وەڵضوحا، سوورەتێک لە قورئان بەناویەوەتی کاتی چەشتەنگا و کاتی مێر منداڵی منداڵەکانتان ئاگا لێ بێ. بڕواتان هەبێ ئەمڕۆ سەردەمێکە مێر منداڵی زۆر مەترسی لەسەرە. هەر یەکە بە ناوێکەوە دەیەوێ ئەم نەمامە جوانە لار کاتەوە بە جوانی و بەڕێکی هەڵنەستێ. دواتر تەمەنی گەنجی وەکو ناوەڕاستی ئاسمان، کاتی تین و توانایە. چاولێ ڕۆژ کە گەیشتە ناوەڕاستی ئاسمان لە هەموو کاتێک بەتینترە. ئەی گەنج تۆش کاتی تین و تواناتە. فرسەت بێنە بە کار و کەسابەتی حەڵاڵ، بە پێکەوەنانی خێزان، بە تەواوکردنی خوێندن، بە فێربوونی پیشەیەک، بە پاشەکەوتکردنی سەرمایەیەک، چونکە دڵنیا بە لار دەبیتەوە. تەمەنی گەنجێتیەکەش وەکو خۆرەکە زۆر لە ناوەڕاستی ئاسمان نامێنێتەوە، وردە وردە لار دەبیتەوە. دەگەیتە کاتی عەسر، کاتی بە ساڵات چوونە. لە کاتی عەسرە هەمومان ئیشی دەشت و دەرمان کردووە، کوڕی فەلاحی جوتیاری لادین، هەمومان زۆر بەمان منیش و تۆش کرێکاریمان کردووە. چاولێ کاتێک کە دەگاتە دەمەوە عەسر، ئەگەر ئیشەکەت مابێت ئێڵە پەلە بکەن، کوڕە پەلە بکەن، وا عەسرەوە بانگی عەسریدا. لە کاتی عەسرا خۆت کۆنە کردبێتەوە فریای هیچی تر ناکەوی. بۆیە زۆر گرنگە ئەی کەسی بە ساڵات چوو، تۆ گەیشتوویتە کاتی عەسر، خۆت کۆکەوە. کاتی تەوبەیە، کاتی گەڕانەوەیە بۆ لای خوا، کاتی پێشکەشکردنی ئەزموونەکانی ژیانتە بە نەوەکانت، بە ڕۆڵەکانت، بە هاوڵاتیانی دەور و بەرت. لە کۆتاییشدا پێمان دەڵێ خۆر هەموو ڕۆژێ لەبەر چاومان ئاوا دەبێ. پێمان دەڵێ لە تین و تاو کەوتم، ئێستاوە ئاوا بووم، ڕووناچیم نەما، گەرمیم نەما، هێزم نەما، وزەم نەما. ئەوە خۆر ئاوا بوو. ئەوە مردنی ئێمەیە. بەخوا هێزەکەمان تەواو دەبێت، تواناکەمان تەواو دەبێت، گوڕ و تینی جارانمان نامێنێ. مردن وەکو خۆر ئاوا بوونە. ئینسانی ژیر ئەگەر دەرسی لێ وەرگێ هەموو ڕۆژێک بەڕێزان تەمەنەکەی خۆمانمان ئاوا بە وێنە نیشان دەدا. دەرسی دووەم، خۆر گوێڕایەڵی خوای خالقێتی و لەو سنوورە دەرناچێکە خوا بۆی دیاری کردووە. والشمس تجري لمستقر لها ذلك تقدير العزيز العليم. کەواتە خۆر پێمان دەڵێ من ئەگەر لە خولگەی خۆم لادەم نەک سوود ناگەێنم، خۆشم و زەوی و مانگ و کۆمەڵەی خۆریش لە ناو دەبم، هەمومان لە ناو دەچین. بەڵام ئەو خوای پەروەردگارە کە ئەو ڕێگایی بۆ خۆر داناوە هیچ کات خۆر لێلا نەدا، هەم خۆی سەلامەت بوو، هەم بوو بە خێر و بەرەکەتیش بۆ کۆمەڵەی خۆر بە ئەم زەویەی ئێمە و بە ئەستێرەکانی ئاسمانی سەرمان و بە مانگی تاریک و هەمومانی ڕووناک کردەوە.
تۆش ئەی مرۆڤ لە سنووری دیاریکراوی خۆتدا بجوڵێ، مەچۆرە سنووری کەسانی ترەوە، چونکە خۆت و خەڵکیش لە ناو دەبەی. بەخوا هەرکەس لە ئێمە سنووری و ئیشی خۆی بزانایە، وەڵڵاهی ژیانمان وەکو ئێستا تاڵ نەدەبوو. ئێستا دەبینی هەمووی هاوارێتی لە دەست خۆی و لە دەست خەڵک. هەمووی هی ئەوەیە کە هەر یەکەمان لە سنووری خۆمان چوینە سنووری بەرامبەرەوە. ژنە و دەچێتە سنووری پیاوەوە، دەیەوێت دەوری پیاو ببینێ، پیاو هەر لا بەرێو زەڕبی سفریکە. مێرد چییە؟ کچە و دەڵێ باوک چییە؟ ژن سالاری دەبێتە دروشم، والعەکس صەحیحون بە پێچەوانەشەوە. پیاو سالاریش هەڵەیەکی گەورەیە. پیاوێک بڵێ ژن هەر هیچ نییە و حسابی بۆ ناکرێ و ڕێی وەرناگیرێ، گوێ لێ ناگیرێ، بەڵام هەردووکیان هەڵن. زۆرجار نمونەم بەوە هێناوەتەوە، ژن و پیاو ئەگەر هەر یەکەیان دەوری خۆیان ببینن، هەر یەکەیان کاری خۆیان بکەن، هەر یەکەیان بەرگ و پۆشاکی خۆیان بپۆشن، هەر یەکەیان ئەوەی کە پێی سپێردراوە ئەو ئیشە جێبەجێ بکە، وەڵڵاهی وەکو نمونەی دوو وار وایە. دوو واری کارەبا بێنە بەرچاوت، یەکیان ساردە و یەکیان گەرمە، یەکیان ڕەنگی سوورە، یەکیان ڕەنگی شینە، یەکیان دەوری خۆی دەبینێ کە ساردەکە، یەکیان دەوری گەرمەکە دەبینێ. بە هەردووکیان گڵۆپێک دەکەنە ماڵەکەتەوە و ڕووناکیە دەنە ئەو شوێنە. ماڵەکە ڕووناک دەکەنەوە، مزگەوتەکە ڕووناک دەکەنەوە، کۆمەڵگاکە ڕووناک دەکەنەوە، دوکانەکە ڕووناک دەکەنەوە. بەڵام ئەگەر بەرگەکانیان لێ بکەیتەوە، ئەگەر هەر یەکەیان بەرگی خۆی لێدا ماڵی، لە جیاتیەوەی هەر یەکەیان دەوری خۆی ببینە شوێنەکانیان ئاڵوگۆڕکەن، ئەگەر بەر یەک کەون و لە یەک دەن، ئەو کاتە لە جیاتی ڕووناچی بۆنی دووکەڵ، بۆنی چڕە دووکەڵ، بۆنی ئاگر، بۆنی ئاگرکەوتنەوە و سووتانی ماڵەکە و شوێنەکە و جێگاکە و دوکانەکە و کۆمەڵگاکەی لێ دەکەوێتەوە. وەڵی ئەگەر پیاو لە سنووری خۆی لایدا دەوری ژن ببینێ و ژن لە سنووری خۆی لادا لە هێڵی خۆی لایدا دەوری پیاو ببینێ، وەڵی ئەو ماڵە دەسووتێ، وەڵی عاقیبەتی خێر نابێ، ڕووناچی تیان نامێنێ، ڕووناچی لە دڵەکاندا نامێنێ. جاری وایە مەبەسمانەوە نییە کە کۆشکەکە بڕوخەیە، خانووەکە ماوە، بەڵام بڕواتان هەبێ دڵەکان تاریک بوون. گەورە و گچکە و ڕێز و حرمەتی ڕیشسپی و ڕەحم بە بچووکدا کەم و کاڵ بۆتەوە. جاران ڕیشسپی دەوری خۆی دەزانی، ئەیگوتن لەگەڵ گەنجێکە ناکەومە دەمەدەمێ، من ڕیشسپیم، من بەتەمەنم، من سەرسپیم. گەنجێک ئەیگوت مام حاجی فڵان کەس قسەیەکیشم پێ بڵێ، وەکو باوکم وایە، وەکو باپیرەم وایە. کچێک دەیگوت دایە حاجی فڵان کەس قسەیەکم پێ بڵێ، وەکو نەنەم وایە، وەکو دایکم وایە، ئەوە پیرێژنێکی سەرسپیە، ئەبێ ڕێز و حرمەتی بزانم. بەڵام ئێستا سەیدەکەی ئەم بابەتە کەم بۆتەوە یان کاڵ بۆتەوە. ليس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا. لئێمە لە کۆمەڵگەی مسلمان حساب ناکرێ ئەو کەسەی کەوە بەزەی بە بچووکمان دانایەتەوە، هەروەها ڕێزی گەورە و بە ساڵاتچۆکانیشمان ناگرێ. سیاسی و کاربەدەستە و خەریکی بازرگانیە بە قوت و نانی میلەت. سیاسەتمەدار کە لە ڕێی سیاسەتەوە دەیەوێت وڵاتەکەی خزمەت بکە و بێتە بەرپرسی یەکەمی وڵات، ئەبێت لە ڕێی سیاسەتەوە هەوڵی دابینکردنی نانی خەڵک بدا، هەوڵی دابینکردنی موچەی خەڵک بدا لە کاتی خۆیدا، هەوڵی دابینکردنی نەوت و بەنزین و غاز و ئەمانە کە پێداویستە سەرەتاییەکانی ژیانی مرۆڤن، ئاو کارەبا، ئەمانە هەر لە بیر خەڵک بەرێتەوە، ئەوەندە زیاتر ویان دابینکە. هەوڵی قیتاوکردنی شەقامەکان و هێنانی وەسایلی پێشکەوتووی گواستنەوەوە بۆ سەلامەتی مرۆڤەکان و هاوڵاتیانی خۆی بدا. بەڵام دەبینی ئەگەر لە سیستمی خۆی لایدا، خۆر پێیوتین من لە ئەو سکەی خوا بۆی داناوم لام نەداوە، بۆیە هەم خۆم سەلامەتم، هەم مایە ڕەحمەت و ڕووناچیم بۆ دەوروبەرم، بۆ کۆمەڵەی خۆر، بۆ ئەستێرەکانی دەوروبەرم. بەڵام کاتێک کە سیاسەتمەدار لە سیستمی خۆی لایدا لە جیاتی بژێوی و ژیان و قوتی میلەت دابینکە، لەسەر بژێوی و ژیان و قوتی میلەت خۆی دەوڵەمەند دەکرد، وەڵی ژیانمان تاڵ دەبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە مسنەدی ئیمام ئەحمەدا هاتووە کە ئیمام عەلی بۆمان دەژێڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئیمامی عەلی دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مرت ئیبل الصدقة على رسول الله صلى الله عليه وسلم. پێغەمبەر وەستا بوو لەگەڵ هاوڵانیدا حشترێکی سەدەقە زەکات واتە ماڵی گشتی مسلمانان بەوێدا تێپەڕی.
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆی نمونەیەکی بەرجەستە نیشان بدا فأخذ بيده إلى وبرة من جنب البعير پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی مبارەکی دەستی بر قشپلێک پاشەڕۆیەکی حوشترەکەی لە تەنیشتی لێ کردەوە کاتێک کە پاشەڕۆی کردەوە بە تەنیشتی ئەو نووساوە لە کاتی پاڵکەوتنە لێ کردەوە قشپلەکەی ئاوا بەدەستەوە گرت و فەرمووی ما أنا بأحق بهذه الوبرة من رجل من المسلمين خەڵکی نەبزانن من وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو سەرۆکی دەوڵەتی مەدەنی مەدینە شایستەتر نیم بەم دەنکە قشپلە لە یەکێک لە مسلمانان ڕاستە من لە هەمووتان زیاتر بۆ بنیادنانی ئەم دەوڵەتە ماندوو بووم لە هەمووتان زیاتر خەباتم کردووە لە هەمووتان زیاتر قوربانیم داوە بەڵام کاتێک کە گەیشتە سەر دابەشکردنی سامانی میلەت بەخوا من لە یەکێک لە ئێوە زیاتر حەقم نییە بە دەنکە قشپلێکی ئەم وڵاتەوە دەنکە قشپلەکە مەبەستی ئەوە بوو ئەمە سامانی وڵاتە ئەمە بودجەی وڵاتە ئەمە نەوتی وڵاتە ئەمە غازی وڵاتە با تۆ زۆر ماندوو بووبی با تۆ زۆر شۆڕژگەر بووبی با بنە ماڵەکە لە ساڵانێکی زۆر خەباتی کردبێ بەڵام لە کاتی دابشکردنی سەرۆت و سامانی وڵاتدا بەخوا دەنکە قشپلێک تۆ حەقت زیاتر نییە لە خەڵکی تر ئیسلام ناڵە کار بەدەستی شەر هیچی نەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سنەنی ئەبی داوودا هاتووە فەرمووی من كان لنا عاملا فليكتسب زوجة هەر کەسێک کەوا بوو بە کار بەدەستی ئێمە با هاوسەری بۆ دابین بکرێ با هاوسەرگیری بکە لە بودجەی وڵاتە بەشی هاوسەرگیریەکی حەڵاڵی شەرعی بۆ دابین بکرێ پاشان با خادم و خزمەتکار و پاسەوانێکیشی هەبێ پاشان مەسکەن با خانووی خۆی هەبێ با کرێچی نەبێ بیری لە لای دابینکردنی کرێ و کرێچێتی و ماڵگواستنەوە و منداڵەکانی نەبێ با ماڵ و حاڵێکی خۆش و باشی هەبێ با ئەمانەی هەموو بە تێر و تەسەلی هەبێ بەڵام ومن اتخذ غير ذلك فهو غال أو سارق ئەگەر کەسێک لەمە زیاتری دابین کرد بۆ خۆی بە موچەی خۆی پاشەکەوتی نەکردبوو لە بودجەی گشتی دەستی بردو لە جیاتی خانوویەک 2 خان و 3 خانووی کرد لە جیاتی پاسەوانێک 10 پاسەوان لە جیاتی ئۆتۆمبیلێک دەیانی دابین کرد بۆ خۆی ئەوە گەندەڵە یان دزە ئەوە پاشقولی لە ماڵی میلەت داوە یان بەڕاستی هەر دزێکی ئاشکرایە ئەوە سیاسەتمەدارە کە لە سیستەمی خۆی لایداوە بۆ ژیانی ئێمە تاڵە ئەبینی هاوڵاتیە و لە سیاسەتمەدارەکە سیاسەتی ترە سیاسەتمەدارترە لە وڵاتی ئێمەدا لە دنیادا وانییە بەڕێزان خەڵک 4 ساڵ جارێک تەداخولی سیاسەت دەکات لە هەڵبژاردندا ئەمجا قسە ناکات و خەریکی ئیشوکاری خۆیەتی و کاری ئەو حیزب و کەسە دەبینێ کە دەنگی پێداوە 4 ساڵ چاودێری ئەو حیزب و کەسە دەکا کە ئەم دەنگی پێداوە چاکەی لێبینی جارێکتر هەڵی دەبژێرێتەوە پشتیوانی دەکاتەوە با کاری باشتر پێشکەش بە وڵات و میلەت و خاک و خەڵکە کاری باشی لێ نەبینی سەیری کرد گەندەڵە دزە خەریکی خۆیەتی هەر پارە پاشقول دەدا لە تەنورە $2 دەشارێتەوە دیوار دەبڕێ و تیا حەشار دەدا دار دەدا بە ڕۆحیدا 4 ساڵی تر دەنگی پێ ناداتەوە لەگەڵ ماڵ و مناڵەکەیە دار دەدەن بە ڕۆحیدا بەڵام ئێمە خەڵک لە دەنگدانەکە دێتەوە ئەمجا دەست دەکاتەوە بە زەمی سیاسی و سیاسەتمەدار و دار و بەر لە هەمووشی ناڕازیە و بۆ خۆشی لە هەمووان خراپتر شۆفێرە و ڕۆسایت دەڕوا هێندە تیژڕە و دەڕوا لە سایدی ئەو بەردێتە ئەمبەر هەم خۆی لە ناو دەبا هەم شۆفێرێکی بێئاگایی بێگوناهی ئەمبەریش لە ناو دەبا شۆفێرە و ئەو هێڵە سپێت جوانە خۆ زۆر جا حکومەتیشی وەڵڵا زۆر جوان دەکات دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و شارەوانی ئەوانە دەکرێت کە هێڵی سپی لە جادەکانە دەکەن سیرەکەی یان بەسەر هێڵەسپیەکەدا دەڕوا بۆی جوانیەکەی نەمێنێ و زوو ڕەش بێتەوە یاخود هێڵەسپیەکەی خستۆتە بین هەردوو تایەکەی وەڵی بە تەنیشتیا دەڕووی نازانی کامە سایدی تۆی و کامە سایدی ئەوە چاولێ خۆر پێمان دەڵێن من ئەو ڕێگای بۆم دیاری کراوە لێلا نادەم بە شوێنی خۆما دەڕۆم کۆتا خاڵ و ئامۆژگاری خۆر سێەم کە خۆر هەڵات تاریکی ڕاودەنێ میکرۆب دەکوژێ دەبێ بە خۆراشی ڕوەک بەهۆی ڕۆشنەپێکاتنەوە دەبێ بەمای بە پیتی و بەرەکەتی زەوی تۆش ئەی ئینسان وەکو خۆر بە خێر و بەرەکەت و ڕووناشی بە کە کوڕی کە کچی بۆ ماڵی باوکت ڕووناشی دڵی دایک و باوکت بە ڕووناشی چاوی خوشک و براد بە کە هاوسەرگیریت کرد بووی بە بوشی ماڵێک بووی بە زاوای ماڵێک تخوا و ماڵە ڕووناکەوە تاریشی ماڵی خەزورت لابە ببە بە خێر و بەرەکەت بۆیان بە تایبەت بووک تخوا کوڕەکە لە دایکی و لە باوکی مەکە
کە بوویتە کرێکار، بوویتە وەستا، بوویتە خاوەن پیشەی کارێک، بوویتە کارمەندی فەرمانگەیەکی حکومی، کارمەندی کۆمپانیایەک، فەرمانبەری فەرمانگەیەک ببە بە ڕووناچی و بەرەکەتی ئەو شوێنە. بەخوا هیوا هەیە وەکو ڕووناچی خۆر وایە بۆ ئەو شوێنە، وەکو خۆر ڕووناچی بکەوە کە ڕۆیشتی با خەڵک بۆ دڵتەنگ بن، با جێگاکەت دیار بێ، با ڕەحمەتت بۆ بڕوە. پێغەمبەری سەرۆرمان صلی الله علیه وسلم ڕابەرمان هێشتا منداڵ بوو بە ڕووناچی و بەرەکەتی ماڵی حەلیمەی سەعدیە، بوو بە بەرەکەتی ماڵی ئەبوو تالیبی مامی، بوو بە بەرەکەت بۆ خات و خەدیجەی هاوسەری، بوو بە بەرەکەت بۆ دڵی وەرەقەی کوڕی نەوفەل، بوو بە بەرەکەت بۆ کۆیلەکانی مەککە و دەوروبەر، بوو بە بەرەکەت بۆ ئەو جەوە تاریکەی کە باڵی کێشا بوو بەسەر مەککەدا بتپەرستی هەموو ماوەکانی داگیر کرد بوو، وەکو ڕۆژی ڕووناک و خۆر هەڵات فەرمووی بتپەرستی بە خەڵک نایە و ئەڵڵا پەرستی شوێنی دەگرێتەوە. بوو بە بەرەکەت بۆ مەدینە، لە یەثریبەوە ناوی گۆڕا بۆ مەدینە، لە شاری پڕ لە جەنگی 100 ساڵە و ئەوس و خەزرەج و خوێن ڕشتنەوە بوو بە برایەتی و تەبایی و خۆشەویستی. دەتخوا بە ئێمەش هەر یەکێک لە ئێمە باوەکو خۆر، وەکو پێغەمبەری ڕەحمەت و خۆر صلی الله علیه وسلم ڕەحمەت بین. چەند جوانە مەلایەک مزگەوتێک ڕووناک دەکاتەوە، گەڕەکێک ڕووناک دەکاتەوە، شارێک ڕووناک دەکاتەوە. چەند جوانە دکتۆرێک وەکو تیشکی خۆر ڤایرۆس و نەخۆشیەکان لە ناو دەبا، ڕۆژانە خەڵک ڕەحمەتی بۆ دەنێرێت کە بەهۆی کاک دکتۆر فڵان کەسەوە ئەم هەموو نەخۆشە چاک بووە. چەند جوانە کاربەدەستێکی عادلی دادپەروەری بە ویژدان دێتە شوێنێکەوە وەکو چۆن تیشکی خۆر ئەو ڤایرۆس و میکرۆبانە لە ناو دەبا، ئەو تاریکی ڕاودەنێ، ئاوا تاریکی گەندەڵی و بەرتیل و ڕیشوە و ناعەدالەتی ڕاودەنێ. ڤایرۆسی گەندەڵی هەموو وڵاتی خوارد، ئەم کاربەدەستە دادپەروەرە پەیدا دەبێ، خەڵک چەند دڵی خۆش دەبێ. دەبا هەر یەکێک لە ئێمە خۆرێک بین. داواکاریشم لە خوای پەروەردگار، یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم، یا ڕەبی خوای ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی خوای لە خۆرەوە دەرسی گرنگی ژیان فێر بین، تەمەنمان پڕ خێر و بەرەکەت کەی، ببین بە خێر و بەرەکەت بۆ خۆمان، بۆ ماڵی باوک و دایکمان، بۆ خوشک و برامان، بۆ خێزان و منداڵی خۆمان، بۆ کۆمەڵگاکەمان. یا ڕەبی خوا بەهۆی ئێمەوە ڕەحمەت ببارێ، زەحمەت لاچێ، نەبینەمای زەحمەت بۆ خۆمان و خێزان و منداڵ و دەوروبەرمان. یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەیت، دەمردوەکانمان خۆش بی. یا الله ئێمەش بە ئیمانەوە بمرین، بە ئیمانەوە بە لیقای تۆ شاد بین پەروەردگارە. یا ڕەبی خوا بەهۆی ئیمانەوە بمان خەیتە بەهەشتی بەرینەوە بۆ یەکجاری ئیسراحەت بکەین. آمین 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 والحمد لله رب العالمين.